I'm taking away your iPad. No. Give me the iPad. طبعاً ئەم دیمەنانە خەریکە لە هەموو ماڵەکاندا دووبارە دەبێتەوە. منداڵان ئالوودەبوونێکی زۆریان بە مۆبایل و ئایپادەوە هەیە. جا هەموو لایەکی ژەزانن ئەمە زۆر خەتەر و مەترسیدارە. ئەم قسانم بۆ هەموو دایکان و باوکانە، بۆ ئەو منداڵانەشە کە لە شاشەکانەوە من دەبینن. تکایە بە جوانی جۆم بۆ بگرە. مۆبایل و ئایپاد و ئامێر و یاری ئەلیکترۆنیەکان بوونەتە دزێکی بێدەنگ کە ڕۆژانە گەشەی مێشک توانای قسەکردن ڕووناکی چاوەکانی منداڵ بە ئاشکرا دەدسن. سەدان توێژینەوەی زانستی هەیە قسەی زانایان و پزیشکانە کە دەڵێن کاتێک منداڵەکەت چەندین کاتژمێر بە دیار شاشەیەکەوە دادەنیشێت لە جیاتیەوەی مێشکی منداڵەکە فێری بیرکردنەوە و کۆنتڕۆڵکردنی ڕەفتارەکانی ببێت تووشی تەمبەڵی و کەمی سەرنج دەبێت. ئامار و داتا جیانەکان ئاشکرایان کردووە کە ئەو منداڵانەی زیاتر لە 2 کاتژمێر ئایپاد یان مۆبایل بەکاردێنن ڕێژەی دواکەوتنی گەشەی مێشکیان لە 140 زیاترە. هەروها مەترسی دواکەوتنی قسەکردن بە ڕێژەی لە 149 زیاد دەکات. وشکبوونی چاو و کزی پێشوەختە و تەمبەڵی چاویشی بە ڕێژەی لە 130 لە نێو منداڵاندا زیاد کردووە. ئەم ئامارانە زۆر خەتەرن بەڕاستی. ئەم داتایانە بەڕاستی مەترسیدارن. هەرچەندە هەوڵماندا ژمارە و ئاماری تایبەت بە هەرێمی کوردستان بەردەست بخەین، بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ ژمارەیەکی لەو شێوەیە بەردەست نییە. بەڵام لەگەڵ چەندین پزیشک و پسپۆڕی تەندروستی منداڵان قسەمان کرد. جا بزانن دەڵێن چی؟ بەداخەوە ڕێژەی سەردانی بۆ نەخۆشخانەکان و نۆرینگەکان یەکجار زۆرە. منداڵێکی زۆر بەم کێشانەوە دەناڵێنن. ئێستا ڕێژەیەکی زۆری منداڵان لە تەمەنێکی زۆر بچووکەوە ناچارن چاویلکە بەکاربهێنن چونکە چاویان کەس بووە یان نەخۆشی تەمبەڵی چاو زیادی کردووە. بە هەمان شێوە دواکەوتنی قسەکردن و گۆشەگیری و گەشەی مێشک و ئۆتیزمیش ژمارەیان لە نێو منداڵاندا لە بەرزبوونەوەدایە. جا وەکو دەزانین ئێستا هاوینە پشووی منداڵانە، تکایە دایک و باوکی ئازیز ئاگاد لە تەندروستی و داهاتوی منداڵەکەت بێت. کۆنتڕۆڵی بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی دیکەی بکە. هەر کفرە تۆی دایک و باوک ڕێگە بدەیت منداڵە بچووکەکەت تیکتۆک و سناپچات و چوزانم پلاتفۆرمەکانی تر بەکاربێنێت. ئێمە ومانان و هاوتەمەنانی ئێمە ئەگەر چی وەک منداڵ لە زۆرێک شت بێبەش بووین، مەحروم بووین بۆی دۆخی سیاسی و ئابووری ئەو کات. بەڵام بە تێکەڵی و پێکەوەی لەگەڵ منداڵانی دیکە یادەوەری زۆرمان هەیە. بەڵام منداڵێک تەنها لەگەڵ مۆبایل و ئایپاد و سۆشیال میدیا بێت چی یادگاریەک بۆ داهاتووی دروست دەکات؟ تکایە دایکان و باوکان یادگاریەکی جوان بۆ منداڵەکانتان دروست بکەن.